سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بەخۆشحاڵەوە لە بەرنمەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن لەگەڵتان دەبم لە خزمەت و پێشکەوتن و داکۆکیکردنی کاندید و بەربژێرەکانی پارتی و پەرلەمانتارانی پارتی لە ڕابردوودا بۆمان ڕوون دەبێتەوە کە پارتی هەمیشە خەمخۆری هاوڵاتیان و چین و توێژەکانی گەلی کوردستانە. ئەمڕۆ بەربژێرەکانی پارتی دێنە بەردەم ماڵەکانتان و دێنە بەردەم شاشەکانتان داوای دەنگتان لێ دەکەن و بە دەنگێکی بڵند پێتان دەڵێن ئێمە خاوەنی ئیرادە و هێزی گەلی کوردستانین، دەنگمان پێ بدەن تا ئەم ئیرادە و هێزە لە ئایندەی عێراق و هەرێمی کوردستاندا زیاتر پارێزراو بێت. ئەمڕۆ لەگەڵ بەربژێرێکی دیکەی بەهێزی پارتی دیموکراتی کوردستاندا قسە و باز دەکەم کە بەڕێز شنە شەهید نەجمەدین وەکو بەربژێری ژمارە 21 لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمان دەبێت. بەڕێز شنەخان بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان. مەبەستمە بڵێم هاوڵاتیان چین و توێژەکان دێنە بەرامبەر یاخود ئێوە دەشنە بەرامبەر هاوڵاتیان، دەتانەوێت چی بە هاوڵاتیان بڵێن بۆ ئەوەی کە متمانە بە ئێوە بدەن بۆ ئەوی بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە؟ دەستپێک سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بۆ ئێمەتان دروست کردووە کە لێرە بتوانین خۆمان بناسیین لەم شاشە جوانەوە. ڕاستیت ئەوێ قورسە چونکە خەڵک ئازاری چەشتووە، بەڵام یەکشت هەیە من حەزەکەم لێرەوە بە هەموو کەسێک بڵێن کە بەتەمایەت دەنبا ئەبێت بیر لەوە بکاتەوە کە ئەو خەتایانەی بەسەری هاتووە هینی کورد نییە. یعنی ئێمە بەغایە ئازارمان ئەیە، بەغایە مەعاژنانێرێ، بەغایە بیانومان پێ ئەگرێ. ئەمە ئەگەر لە خەڵک درکی پێ بکە و تۆ زێلێشی بێتەوە دیقەتی کوردستان با و دیقەتی بەغابە ئەزانی کە قسەکەمان ڕاستە. ئەزانی ئەمە مجاملەیەک نییە بۆ پارتی ئێمە بیکەین. پارتی ئیشی کردووە، یعنی بۆ پارەی کە خۆی پێەکە و بۆ بودجەی کە ئێمە هەمانە بڕسیریکە یعنی پارتی چی ئەکا. باشە خاڵێکی گرنگ ئەمە گرنگە بەلامەوە کە جەنابتان دەڵێن بەبوونی پارتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەم کوردستان بەهێز دەبێت هەم مافەڕەواکانی کوردیش لەدەست ناچێت. سۆپاست. ئەمە خاڵێکی ئەساسیە بۆ ئەوی ئێوە لە ئایندەدا بچنە پەرلەمان و بچنە ئەنجومەنی نوێنەران. ئەزانی بۆچی کاک دیلمان پارتی یەک قسەیە، بەڵێ پارتی پەرژوبڵاو نییە. ئێمە لێرەیە کە دانیشت سەرۆک لیستەکە سەرۆکی فراکسیۆنەکە دانیشت و کۆبوونەوەی کرد و بڕیارێکە گفتوگۆی لەسەردا طبعاً دەستە جەمعی بڕیارێک لە مۆزوعێک درا ئیتر ئەمە نابێت بە خلاف لە بینی خۆیانە. ئێمە دیقەتی یعنی بەداخەوە طبعاً ئەو قسەیەکەم چونکە قسە بە کورد بڵین بە خۆمانی ئەڵێ دیقەتی ئەین مەسەن لە فراکسیۆنەکانی کەیە مەشاکل دروستە بێ ئەوڵێ ئەبێ ئەوڵێ نابێ ئەوە یەتە دەرەوە هینێکی سحوفیەکە لە بەرەوەی مناقەشە دروستە بێت بەس ئێمە دەستە جەمعیە قرارەکانمان. پارتی حزبی یەکەمە لە بەغاش و لە کوردستانیش. باشە لە عێراق مەبەستێت. عەفوو مەبەستم لە عێراق. باشە ئەمە گرنگە بە متمانەدان بە یەکەمبوون تەنها یەکەمبوون نییە، تۆ یەکەمیت لە داکۆکیکردنی مافەڕەواکانی گەلی کوردستاندا لە پێداگیریکردنی ئەو مافە دەستوریانەی کە هەن لە عێراقدا تۆ شتێ بکەی کە مافی هاوڵاتیان و چین و توێژەکان و هەرێمی کوردستانیش بەلاڕێدا نەبرێت کە لێرە و لەوێ با بڵێن هەندێک لە کوتلە عەرەبیەکان هەندێک لە پەرلەمانتارە عەرەبەکان هەوڵیان دەدات مافەکانی کورد پراوێت سخەن یاخود کورد نەبێت نێتە ئەو چوارچێوەی کە پێوترێ سەرکەوتن و پێوترێ مافی دەستوری بە هەرێمی کوردستان بە هاوڵاتەکانی بدرێت. ڕاستە فەرمی بەعزە جاری خۆشمان بە لێ ڕێمان بردووە لەگەڵ ئەوانە ڕێکەوتوین هەشمانە بەداخەوە کوردی خۆمانە ئەچێ ڕێڕەوێک پیشانی عەرەبیاڵێ وا بکە. بەڵێ ئەمە گرفت بۆ ئایندە هەرێمی کوردستان دروست دەکات. ئێمە ئەمانەوێ لەمە ولاوانە بین. باشە تۆ دەڵێیت بە بەهێزبوونی پارتی بە زیاتر چوونە نێو پەرلەمانەوە با بڵێن بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستانە بچنە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کوردستان بەهێزتر دەبێت. بەتاکید ئێمە ئەڵێن کوردستان بەهێزترە بێت. ئێمە ئەگەر ئێمە کورد هەموو یەک بین کە ئێستا ئێمە شعاری خۆمان کە هەڵمان کردو ئەوەیە ئێمەمانوێ یەک دەست بین، ئەمانوێ هاوسەنگی بپارێزین، ئەمانوێ تەوازن بپارێزین. بۆچی؟ لەبەر ئەوەی ئێمە هاوبەشی بکەین. ئێمە ئەبێ لەگەڵ عێراقا ئەو هاوبەشی و هاوسەنگیەمان هەبێ چونکە ئەم دروشمە بەس بۆ ئێمە نییە بۆ ئێمەی کورد، ئەم دروشمە بۆ بەغای ئەنێرین ئێمە ئاواینە پێشەوە ئەم جارە
بەڵام خۆر پارتی خۆینا ئێمە بەسمان حیزبەکانی کێشەکە لەگەڵ پارتیا بێ ئەبێ ئێمە هاوسنگ ئەوان حساب بۆ کورد بکەن دابنیشن لەسەر مافەکانی کورد بدوێن ڕازی بن بەوەی کە ئێمە بە دەستور ڕازین بە دەستور ڕازین ئەوانن کە تەطبیقی ناکەن کێشەکە لەوە باشە لە ڕووی ینی دەکرێ بڵێم هەنووکە یاخود پێشتر عێراق و پەرلەمان و سەرۆک وەزیرانی عێراق هەندێک جار دەکرێت بڵێم زۆر جار لێرە و لەوێ گرفتیان بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان دروست دەکرد پەرلەمانتارەکان ئەوانەی کە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقن دەیان توانی وەگەڵێ لوبیەک هەرچۆن هەیە زەختێک لەسەر پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتی عێراقی دروستکەن بۆی مافە دەستوریەکان یاخود ئەو شایستە دارایانەی کە هەن بۆ هەرێمی کوردستان زیاتر کاریان لەسەر بکرێ و ئاوری زیاتریش لە هەرێمی کوردستان بدرێتەوە لێرە و لەوێت دەکوترێت کەم تەرخەمی دەکرا ئێوە پێتان وایە ئەبێ هێزێکی نوێ و تەواوکەری ئەو هێزە نەتەوەی و نیشتیمانەی کە هەیە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا کە ئەو هێزان ئەو پەرلەمانتارانن کە لە ڕابردوودا پەرلەمانتاری پارتی بوون دەنگیان پێدراوە ئێوە دەتانێت تاواوکەری ئەوان بن و بەهێز و ئیرادەیەکی زیاترەوە بچنە نێو ئەنجومەی نوێنەرانی عێراق کاک دیلبان بەنسبەت عێراقەوە بەداخەوە قسەیاکەم عێراق دەستێکی دەرەکی تایە ئێمە قسووری لە پەرلەمانتاری ئێمە نییە پەرلەمانتاری ئێمە ئەوەی کە لەسەری بووە کردوێتی شەڕی کردووە ئەتیرازی گرتووە هەر ڕەشەی ئەوەی شیان کرد کە لە بەغاژ سیحاب بکەن بەڵام ئەوان یەکسەر کە ئەزانن ئەو پارتی ئەو قەرارەکەی دەری کرد ئەیکا جێبەجێ ئەکا دیقەت بە ئەگەر ئەو بڕیارە کە بڵێن هەر وەکو قسەیەک هاتە ناو سۆشیال میدیاوە خۆجەنابی سەرۆک نەیوت بەڵام وەکو قسەی هاتە سۆشیال میدیا وتی پارتین سیحابەکە باشە پاش گەزیان کرد باشە کەوا بێ نابێت ئەم شتە ڕووبا نابێ بەبێ کورد پرۆسەی عێراق ناڕوا بەڕێگاوە بەڵام من ئەوە ئەڵێم دەستێکی دەرەکیە طائفین عێراق هەر طائفێ و شتێکەڵێ ئەوە وا لەوانە کاکە ئەمە لەگەڵ کوردستانە بکەین ئێمە چەندێکە ئەناڵێنین قەیناکە ئێمە قەیرانی ئابووریمان هەیە ناڵێن نیمانە بەڵام چەندێکە ئەناڵێنی بەدەست ئەو وەزعەیەکە ئەمریکا ڕوویاوە 2 ساڵ و نیو تێپەڕی کە نەوتی هەرێمیان کوردستان کە تۆ نەوتی هەرێمی وەستان مەفرۆز بوو هەموو بوجە و مەعاشی خەڵکە بایە وانە توشکە تۆ ڕادگرت کەواتە عێراقەکە عێراقێکی فیدرالی بوو نەخێر بەو شێوە دەستوریانە مامەڵی لەگەڵ هەرێمی کوردستاندا بەس هیوادارین کەس یعنی ئەوە شتێک نییە بڵێ قورسە هیوادارین چاک بێ باشکە بۆ ئەم باشە دەورەیە کە چاک بێ بەڕێستان لێرە و لەوێ زۆر جار خۆتان بە خەمخۆر و خەمڕەوێنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەردەخەن یاخود کار دەکەن دەتانوێت بۆ ئایندە لە پەرلەمانی عێراقدا لە ئەنجومەی نوێنەراندا چی بکەن؟ کاک دیلمان چی بکەین زۆرە ئەوەی کە چی بکەین باشە بەس یەک شت هەیە من حەزەکەم لێرەوە بێڵم ئەو ساها ئایانوت ئێمە ئەچین ماف داواکەین ماف وەرەگرین وەڵاهی ئێستاوای لیاتی بچی بڵێ شەڕی بۆکەم شەڕی بۆ ئەبێ ئێستا بچین بڵێ وڵای ماچین شەڕەکەن یاخود ئەبێ شتێک مستەڵەحێکە بینە پێشەوە ئەبێ ئێمە بچین هجوم بکەین عفو بە هەنێ ئەلفاظی عەربی بەکارێنم بەڵام ئەوەیە عەربیەکەم تەزاڵترە باشە ئەویشم مەبەستە تەواوان ئەبێ بێمە بڵین هجوم بکەین بۆ ئەوان دەرخێن کە چین چۆن دستور بەکارێنن بۆی هیچ نەبێ بزانن کە هەرێمی کوردستان چۆن بەهاتوتە پێشەوە یعنی ئێمە ئەبێ هێرش بەرین بە کوردەکەی باشە وامە قەرارمان ناو ئێمە هێرش بەڵام لە کاتێکدا کە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بدرێت هەرێمی کوردستان بێکێشە لەگەڵ عێراقێکدا دەڕوات بەڵێ هێرش نامێنێت نەخێر بێگومان بەس ئێمە باسی ئەوەکەین ئەگەر کەنەی نێرێ ئەڵێن ئەبێ هێرش بەرین بەڵام وەکو ئەوە ئومێدم هەیە کە ئەم جارە ئەم شتانە نێتە پێشەوە عێراقیش بە گفتو گۆشتەکان حەلکە ومێدبان هەیە بەس ئەگەر نەبوو مجبوری ئەو بڕیارەی کەڵام هێرش بەرین باشە باست لە زمان کرد زۆر جارگوتت لە پەیام و قسەکانمدا عەرەبی تێکەڵ دەکەم کەواتە عەرەبیەکەش باشە سپاس بخوا من خوێندنم بە عەرەبی بووە خوێندنم منهەجت بەڵێ لە یەکی ابتیدائیەوە بڵێن هەتاکو 6 سانەوی پرسیارکەم بۆچی بەڵێ باشە ئێمە ئیشەکەی باوکم یعنی من هەموو جارێ ئەو قسەیەکەم بەبوونی حیزبەوە ڕاستی تەوێ
حزب باوکمی نرد بۆ بەغا بۆ ئیشکردن لە بەغاوە ئیتر ئێمەش بەبوونی ئەوەی کە خێزانێکین و بێ کۆڕۆشێنێت ئەوێ ئیتر لە دایکبوونی منەوە لەوێ بووین مەکتەبی ترها ابتیدایی و تا کۆگەیشتە ثانەویمان لە بەغا خوێنەوە بەس خۆشبەختانە ساڵینەوە هاتینەوە سلێمانی هەچەند یعنی نازانین بڵێ خۆشبەختانەیان ناچکە دوای ئەوە باوکم لە ڕاپەڕینەکەیە حکوومەتی عێراق ئیدامی کرد ڕۆحی شاد بێت سپاس لەگەڵ هەموو شەهیدانی کوردستانە ئەوە ڕوویە ئیگنا بڵێن هاتنەوەمان بۆ کوردستان شتێکی زۆر خۆش بەس بەداخۆ حەدەسە ڕوویە دانەبڕام لە عەرەبیەکە دانەبڕام چوون بۆ خوێنن معهدم خوێن ئیدارە مەخازنی سلێمانی منهەج عەرەبی بوو جا سبحان الله ئەچمە هەر شوێنێکی کە دۆزمەوە کە عەرەبە و پێویستی بە هاوکاریە مش داخڵە بووم لە وەزیفەیە عینەن شت یعنی ڕاستی تێ لە وەزیفەیە تۆزێ کوردی زمانەکەم بە قوت بوو لەگەڵ نووسینەکەمە بەکاری ناهێنی لە بەغا بەس کوردەکە و باشە پێڵەمە بڵێن کوردەکە دەمێکاتمەتەوە سلێمانی دوای ئەوە بڵین لە دوای وەزیفەکەەوە ئەم خۆشببختانە ئەم ساڵانەی ئەخیر دیسانەوە حەزم لە خوێنن بوو چوومەوە بۆ خوێنن بۆ کۆلێجی کاریگەڕی و ئابووری 2021 باشە لەش ساڵی زۆر سپاس دەکەم کە تەقدیمی ئەوێم کرد منهەج عەرەبی بوو منهەج عەرەبی و کەسێرەکەم تەلەبەی عەرەبی تایە عینەشت داخڵ بوومەوە لەگەڵیانە لە هۆڵەکە کەدا ئەنیشتم مامۆستاکە دەرسی شەرحەکە چکە مامۆستاکانمان کورد بوون بەڵام متەمەکن بوون مستەڵەحاتی اقتصادیان بەڕێکپێکی و ئەم کردەوە بە عەرەبی بۆ ئەو کچەی کە لە تەنیشتمەوە بوو کە بڵێن عەرەب تەرجمەمە کرد عەرەبیەکەم هەر ئەها محافەزە کرد هەر هێشتمەوە چکە ئەگەر من پێ بڵێم من دەمێکە هاتوومەتەوە بەکارم نەهێنایەوە ڕاستێکی خەلەلی تێکە و باشە بەس خۆم بەردەوام لەگەڵی بوو کەواتە من مەبەستم لە زمان بۆ بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان گرنگە کە زمان بزانن و بە تایبەتی تر عەرەبی بزانن عەرەبی زانێکی باش بن بۆی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتوانن تێبگەن و بتوانن بڵێن و پێداگیری لە مافەکانی گەلی کوردستان بکەن زمان لای جەنابتان گرنگە و ئەو کەسەی کە بربژێرە لە ئێستادا پێویستە زمانزانێکی باش بڵێ من ئەو قسەم بیستۆ لە هەنێ بربژێرەکانی بڵێن هەموو لایەک ئەڵێ زمان گرنگ نییە لەبەروی ئەم شتاکەینە گوێچکەمان بۆمان تەرجمە ئەکەن باشە بەڵام وەکو مافێکی کورد ئەمە ڕاستە ئەوە ڕاست ئەوە دانپیانراوە لەبەروی ئێمە کوردین و لە دەستورە هەیە ئێمە زمانمان دانی پیانراوە ئەتوانین قسەی پێ بکەین ئەتوانین ئەوە شتێکی کۆتایی هاتووە بەس من لێرە یەک نقطەم هەیە ئەڵێم ئەگەر ئێمە زمانی عەرەبیەکەمان بە قووەت نەبێ و زۆر باش نەبێت ناتوانی وەڵامدانەوەیەکی سەریعی یەکسەر باشە ارتجالی نازان بە کوردی یعنی یەکسەر توپڕ جواب بیتەوە کەم و گوێ لەگری مشکلەشمان ناوێ بە عەرەبی قسەمان بۆ بکەین لەبەرەوە دەدنێرینە عێراق دەدنێرینە بەغدا مەبەستم لەوەیە کە قسەکە کرا لە پەرلەمانە تۆ کە خۆت عەرەبی ئەزانی یەکسەر ارتجالی جوابیتەوە ئەمە خاڵی دوو کاک دیلمان لغەی عەرەبی عالمێکی زۆر گەورەیە باشە بە تایبەتی لغەی فوسحا لغەی قورئانە باشە بە کەسرە و ڵەممە و فەتحە زۆرە گۆڕێ و شێشت نابێت لەگەڵەوەیات نەیشەڵڵا مەسەن ئێمە وشەیە کە فەتحی بخەیتە سەر معنایەکە کەسری بخەیتە سەر وەکو کوردەکە نییە ئەمە خاڵێکی کە خاڵێکی کەمان هەیە باشە من ئەگەر عەرەبی نەزانم و لە هۆڵی پەرلەمان هاتمە دەرە و کۆنگرێکی ڕۆژناماوەی بوو باشە خۆتو ناکرێت لیا بە کوردی قسە بکەین ڕاستە وانە بێگومان پێت ئەڵێن دەجاری ئەڵێمەوە ئەو پڕیشانازیە بنسبەت ئێمەوە کە کوردیەکەمان پسەپێنین بە سەریانە باشە ئیمانم زۆر بۆ قسەی هەیە بەڵام ئیمانم بەوەش هەیە کە بتوانم جوابی بەم بە زمانەکەی بۆ خاڵێکی ئێمە دیکە باز نەکەین لە هەرێمی کوردستاندامە بە دەرە هەندێک لە بەرنامەکە و هەندێک لە بربژێربوونی جەنابتان بۆچی شتێکی کە نەڵێن کە ئێمە ئیجبار دەکرێن کە دەچینە بەغدا و ناوچەیەکی عەرەبی دەبێ بە عەرەبی قسە بکەین باشە بۆچی هاوڵاتیەکی عەرەبی کە دێتە هەرێمی کوردستانەوە بۆچی بە ئەویش بە کوردی قسە نەکات بۆچی ئێمە دووبارە دەبێت بە عەرەبیەکەیەوە قسە بکەین کاک دیلمان قسەکەت زۆر ڕاستە 100% بەس باوەڕ هەیە بۆ کەسایەتی هەموو کەسێت تا زمان بزانێ باشم بێگومان ئێمە قسەیمان هەیە کە ئەڵێن چەند زمان بزانی ئەو نە کەسایەتیت بێگومان کەوا بێ من عەرەبی زانێک سیفاتێکی جوانە بیزانم نەک خراپەیە ئینگلیزی بزانم سیفاتێکی جوانە بۆ من ئیزافەیەکە کەواتە کوردەکان لە زیتەڵی وریاییان زمانی دیکە ئافرین کەوا بێ کوردێک کە بەو زمانە پێتەڵێن فوسحای عەرەبی قورسە کە بەو زمانە فێر بێ کەوا بێ کەسە زیرەکە کەوا بێ لێ هاتووە کەوا بێ باوەڕە هەبێ ئەوان زۆر معجبی ئەو کەسانە ئەبن کە کوردن و
بعربیەکی پارا قساکەن باشە یەکسڵێن دەی ئافرم باشە کەواتە زۆر لامە بەستا ئەمە لە ڕابردوودا باو و باپیرانی ئێمە لە شاخەوە هەوڵ و خەبات و کۆششیان بۆ ئەم خاکە کرد ئێستا گەنجە بە هەڵوێست و دلێرەکان وەکو جەنابتان دێن لە ڕێی خوێندنەکەوە پێداگیری لە مافەکانی گەلی کوردستان دەکەن دەیانەوێت لە ڕێی زمانزانیەوە لە ڕێی شەهادەکەیانەوە لە ڕێی تواناکەیانەوە لە ڕێی جیهان بینیەکەیانەوە لە ڕێی پەیوەندیەکانیانەوە بشنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ببنە هێز و بازوو بۆ ئەوەی کە دەستکەوتەکانی گەلی کورد بەدەست بێنن یا مافەکان نەخورێن ئەمە زۆر لام گرنگە حەزەکەم یە خاڵ بڵێن باشە بۆچی ئێمە لەوێ شانازی نەکەین بۆیکە ئێمە زیرەکترین باشە ئێمە تا سەبوان بۆ فێری کوردی نابن ئێکاکەم ئێمە زیرەکترین بۆی ئێمە فێرە بین قەزە زیرەکێگەیە کابێ ئێمە بێ شانازی بۆکن کە کوردێک باشە فێری ئەو زمانی ئەوانم کۆمە زیرەکیە ئەمە لێ هاتوویە نەخوازە بڵێن بیخینە بابی ئۆنسوڕیەت و ئیلاخر باشە پرسیاری ئەوە بکەم ئێستا بەڕستان بربژێری پارتی دیموکراتی کوردستانن بۆچی پارتیتان هەڵبژارد پارتی بوونمان ئەساسە یعنی ئەوە نییە بڵێم من پارتیم هەڵبژاردووە نەخێر ئێمە لەسەر ڕێزڕەوی باوکمان ڕۆشتوین با پیرانمان ڕۆشتوین ئێمە خۆمانەزانین پارتی دیموکراتی کوردستان کەی تەسیز بووە تۆ پێشەوەی پارتی هەڵبژێری پارتی تۆی هەڵبژاردووە بۆ شێوەیە دەکات بڵێ ئەزانی بۆچکە ئێمە ئەو ڕێبازە هی ئیستانیە ئەم ڕێبازە ئەمڕۆ دیێنێدانە مەزراوە ئەمە کۆنە ئێمە باپیرمان باوکمان کە سوکارمان لەسەری ڕۆشتوین ئەم ڕێڕەوەی کە باوکم لەسەری ڕۆشتو ئێمە شانازی پێوەکەم ڕاستە کەوا بکە شانازی بێم کاوێنج لە حیزب کەواتە گرنگە بۆ بربژێرێکی پارتی بۆ کچە شەهیدێک کە بنەمایەک و کارێکی ئەساسی دەستگرتنە بەو دەستکەوتە نەتەوەی و نیشتیمانیانەی کە لە مێژە و لە مێژووە کورد و کوردستان و پارتی هەوڵی بۆ داون زۆر وایە بەڵێ زۆر وایە ئەبێ ئینسان دەست بگرێ بەو بەهانەی کە وەکو جەنابەت باست کرد ئەوانە بەهان باشە بۆ کەسوکاری شەهیدان خۆت قوربانی داوە و بەرزی و نزمی ژیانت زۆر بینیوە و بێنازی باوکت بینیوە ئەمانە هەمووی ئەم خەمانن کە لە ڕابردوودا تووشت بوون سەرباری ئەم خەمانە ئێمە دەزانین کە بەڕێشنە یەکێک بۆ لەو کەسانەی کە نەخێر هەرچەندە لە خوێندندا دواکەوت بەڵام وازی لە خوێندن نێنا و دووبارە هاتەوە دەستی بە خوێندن کردەوە تۆ دەتەوێت بڵێیت من لە ئایندەدا وەکو کچە شەهیدێک دەبمەوە دەنگ و ڕەنگی کەسوکاری شەهیدان ئەنفالکراوەکان کە لە ڕابردوودا لەلایەن ڕژێمەکانەوە قەتڵ و ئام کراون کیمیاباران کراون چکە چینی مناڵی شەهید زۆر گونا حەوەکو جەناب بە فەرمی زۆر بێنازە لە مناڵیەوە لە نازی باوکی ئەبێ ئەو من چونکە چەشتومە پێم ناخۆشە خەڵکی کەوابی چێژێ با ئێمە هەبین بەش کە تۆزێ بتوانین لەو نازی بێ نازیان کەمکەینەوە من زۆر حەزەکەم ئیش بۆ مناڵی شەهید کەم باشە خاڵێکی گرنگتر هەیە لای من وەکو کوردستان دەمەوێت لە کۆتایی بەرنامە نزیک دەبمەوە دەمەوێت زۆرجار لە بەرنامەکاندا باسی کەم ئێمە دەبێ بە شانازی و باسی ئەم دەستکەوتانە بکەین کە لە هەرێمی کوردستاندا ئەم پێشکەوتانەکەین کە لە هەرێمی کوردستاندا هەن لای بەڕێز شنە نەجمەدین شنە شەهید نەجمەدین بەو شێوەیە نەستەکە باشترە باشە تا چەند دەستکەوتەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان و پێشکەوتنەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان دەبنە شانازیەک و ئەم شانازیە خوددا بیکات دەیباتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەهێزترەوە دەنگی هەڵدەبرێت و کوردستان زیاتر ئاوەدان دەکاتەوە کاک دیلمان من قسەیەکەم لەوانەیە تۆزێ فەرقی هەبێ لەگەڵ قسەی خەڵکی تر باشە من دیقەتەیەم یعنی فکری خۆمە بەڵێ علاقەی بە هیچ کەسێکەوە بەڵێ من هەستەکەم و شڕی پێمانە فرۆشریهینی و پێشکەوتنەمانە چاویان پێ هەڵنایە پێیان ناخۆشە چاویان پێ هەڵنایە پێیان ناکرێت باشە پێیان ناکرێت ئێمە هەرێمێکین ئیرادێکی کەممان هەیە داهاتێکمان نییە پێتەڵم 2 ساڵ و نیوە داهاتی نەوتی ئێمان لێمە بڕیوە دیقەت بە چی تەتەوڕێک ڕوویا لەم کابینی نوێیە بیبژێرین بێت تابعین دانیشین بیبژێرین پێم باشە هەندێکی ببژێرین با هەندێکی ببژێرین باشە ئێمە با باسی کارەباکەمانکەین باش پێش کارەباکەت خوا حەزەکەم باسی هینکەم بۆی ئەلێرە هاوڵاتیەک هەمووی گوێ لەو مۆزوعی کامیرەیە بێ باشە کە کامیرەی خاڵ بۆ خاڵ هاو باشە پوینت چی لێ هاو پوینت تو پوینت
چی لێ هاو سۆشیال میدیا وتەقەشیان لە پۆینتەکان لە کامێرەکان دەکرد باش ئێستا خەڵکەڵێ چی من ڕەفیقی خۆم ئەڵێ زۆر بە ئیسراحەتەوە چم بۆ دوکان زۆر بە چەندین ڕووداوی و ئەمە چی بەرکەوتنی هاتوچۆشی کەم کردێتەوە ئەمە حکوومەت هێنایەکایەوە ئەم خاڵ بۆ خاڵە لەبەر چی لەبەر مەسلحەتی خەڵکەکە کە خەڵکەکە وای لێکاونا ئەمە پارێکی زۆرمان بۆیێت و ئێکاکە تۆ ڕێک و پێک لێ خوڕا با پارەی زۆر بنێتەوە ئەمە خاڵێک باشە ئەی دوای و بابەسی کارە باکەیت ئێستا بۆ بەزەجە لەسەر مەشروعی ڕۆناکی با ڕێک لەو پرسیارەوە بۆ بێمە سەر ئەو پرسیاری جەنابتان پێش کابینەی بەڕێز مەسرۆ بارزانی لێرە و لەوێ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بەشێکی زۆری هاوڵاتیان دەیان گوت لە پاش ئەوەندە ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئێوە کارەباکەتان پێچارە سەر نابێ ناتوانن کارەبەکە بکەن چاکمان کردوڵێ پاش ئەوە ساڵ چاکتان کرد باشە ئێستا بۆ وەکو جەنابی بەڕێز مەسرۆ بارزانی دەڵێت ئێمە خزمەتکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی دەبێت حکومڕانی بەم شێوە بەم نیەتە بێت کە خزمەتکاری هاوڵاتیەکان بیت و هەر شتێکیش بیکەی بەرامبەر بە هاوڵاتیەکان و هاونیشتیمانیەکانت بێمنەتی لەبەرەوە بۆ خۆتت کردووە وەتوانی تە خزمەت بە گەل و نیشتیمانەکەی خۆت بکەیت نیەتی پارتی نیەتێکی باشە نیەتێکی پێشکەوتنە ئەم کارەبایی کە جەنابتان دەڵێن قسە و باس زۆر زۆر لە خۆ دەگرێت و دەستکەوتێکە لە دەستکەوتە باشەکان دێنە سەر ئاو دێنە سەر خزمەت گوزاری و ئاوەدانی و کاتی زۆری ئەزانکی وەکو مۆزوعی کامیرەکەی بۆچی کامیرەکەم کو بنەمایەک بەکارێنە کارەباکەی جوایە لە پێشا بوو بە سەجە لەسەر مۆزوعی ڕۆناکیە زۆرمان بۆیێت و ئیکاکە کارەبا بەکاربێنە با 4 ساعتەوە بەس بە سلوکت بەکاری بێنە ڕاست بە پێی ئیسیفاد پێویستیەکە و بەکاری بێنە من خۆم یعنی تەبیعەتی خۆمە چکە من لە ناو ستێکا بووم باشە کارە با بەکارهێنانەکەم لەسەر ئەوە بوو کە چەند بەکارێنم ئەو ژوورەی گڵۆپەکەم ئیشبێنە بۆ کوژانومەتەوە ئەو بووی لێرەی کە ئەو کاتی پێویستیم پێێنە بۆ کوژانومەتەوە باش ئیتر بوو مەسەلەن ئێمە هەمومان نەک هەر ستیەکان بۆ هەمومان ئەوە بەکارنێنین و دایمە کارەبام هەبێت هەندێک خەڵک حەزی لە بەرنامە نییە حەزی لە بێبەرنامەیە بەخوا ئەوە بەداخەوە من یەکینم هەیە هەچەند لاوانێ لێشم عاجز بن بەس وڵاتان ئۆپۆزیۆنیان هەیە ڕخنە لە حکوومەتەگرن بۆی حکوومەتەکە خۆی چاکە وایە لا ئێمە حکوومەتەکە خۆی چاکەکە ئۆپۆزیۆن تیکیە بەداخەوە یعنی تۆ دائەنیشی باسی کارەبایەکمان تەمین کردووە 24 ساعتی بە پێی خۆت چەند بەکارێنی زیان نانووسم لەسەرێ وایە بەسەن هەنیە شوێن هەیە ئەتوانێت زیان لەسەر زیان نانووسم لەسەر من سپاسی جەنابتانەکەم کە ئەو کاتتان پێبەخشین لەگەڵ بەڕێستانە گفتوگۆ بکەین بۆی بتوانین پەیام و ئامانجۆ ئەجێدای بەڕێستان بەوی سەر و بینەرەکان بگەێنین و بزانین بە چه هیوایەکەەوە دەتانەوێت بچنە پەرلەمانەوە پێمان گەشت هیوادارم بە توانایەکی باشتر و بە ئیرادەیەکی بەهێزترەوە بتوانین بەڕێستان لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا ببینینەوە من کامێرە دەدەم بە بەڕێستان و دەتوان لە کامێری خۆتانەوە بانگەشە بۆ ژمارەکەتان و لیستەکەتان و بەرنامەی کارەکەتان بکەن فەرمون زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئەم بەرنامە جوانە سپاس بۆ کەناڵی سلێمانی تیڤ بەڕاستی دەرفەتێکی زۆر زۆر خۆش بوو کە بەدڵی خۆمان قسەمان کرد باسی ئەوەشمان کردوتمان بەرنمەیەک تهدید نەکرێت زۆر خۆشترە ئاوا بە حڕێت قسە بکەی من ناوم شنە کچی شەهید نەجمەدین مستەفا چنیانیم ژمارەکەم 21ەکە بەرنامەی کاری من ئەتوانم لە شتێکی بچووکە کورتی کەمەوە یعنی ئێستا من دابنیشم بەرنامەی کار باسکەم لەوانێ کاتێکی زۆر بەرم لەم بەڕێزانە بەرنامەی کاری من حەزەکەم خزمەتکەم حەزەکەم کە خزمەتی شم کرد بەڕاستی حەزەکەم توێژی چینی فەقیر و گەنج و مناڵی شەهید بکەم بە تەئکید ئێمە پێویستیمان بۆیە داکۆکی بکەین لەسەر کەرکووک پێویستە داکۆکی بکەین لەسەر بڕایانی تەقاعودی بڵێن جەماعەتی خاننشینی پێویستە ئەمان داکۆکی لەسەر بێ بەڵام بەڕاستی گەنج پێویستی بە خزمەتە زۆر حەزەکەم خزمەتی گەنجکەم زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئەم هەلا دەستان خۆش بێت سپاس بۆ جەنابیشت سپاس بۆ بیسەر و بینەربوونی ئەوەی بەڕێزیش بە هیوای سەرکەوتنی کوردستانێکی بەهێز و ئایندەیەکی باش بۆ هاوڵاتیان و چین و توێژەکانی کوردستان بە هیوام تەندروست باش بوون خواتانە گەڵێت